حالا لسرسولين قال مكتاو ملا زاد الراسي أتاقا كي سرسولة شتي بلاشا بو معيدة باشا صار رينيوجا كمان أكيد نبي برياهي سڵاوی خواتان لێبێ هاوڕانی خۆشەویستن هیوادارم باش بن لە ماوەتی شیرینەوە سڵاوی تایبەتان لێبێت و ئەوە بۆ چەند لەمین جارە بەندە سەردانی ئێراکات بابەت ئەم کەڵۆشێرەتان بیستووە پێویست ناکە بۆتان دووبارەکەمانەوانێ ئینشاڵڵا لەسەری شەوانێ قەنە خوێنەیەکی ترمانە بگۆی ئێمە لەگەڵ هاوڕێیان هاتین ئایگە سەلام ئێمە لەگەڵ هاوڕێیانمە هاتووی کاک شەڤان کاک محەممەد هاتوون بە فیستیڤاڵێکی خواردنی کوردەواری ئەوش کاک محەممەدن نێش قسەکەن ئەوش کاک شەڤانە تەوقەیە کرد تەوقەیەکی بەڕێزان ئایگە سەلام بەڵێ لەگەڵ کاک شەڤان و کاک محەممەدی خۆشەویست ئەمڕۆ هاتین بۆ فیستیڤاڵێکی خواردنی کوردەواری لە ماوەت لەکوێ لە ماوەت پشت بەخوا هەوڵێم دیمەنی جوان بۆ خۆشەویست گواستنوانێ کە گەشتی نەشوێنوە بەست ڤیدیۆی تایبەتیمان دەبێت یا پراخەوانێ کەڵەشێرەکەی ماوەت ڕەمزی خۆڕاگری و قارەمانەتی بۆ دانیشتوانی ماوەت بەخێر بن ماوەت سڵاوی خوای گەورەتان لێبێ هاوڕێانی خۆشەویستم هیوادارم باش بن ئەمەی پشتەوەمان فیستیڤاڵی خواردنی کوردەواریە طبعا لە شارە 50 کیلۆمەترمان بڕێ بۆ بەیانێزووە لەگەڵ کاک شەڤان و کاک محەممەدا بۆ بینین ئەم فیستیڤاڵە پشت بەخوا لە هەوڵا بم کە دیمەنی جوان بۆ خۆشەویست گواستنوانێ عشقیم جوانی مەکڕوی ورایم نازایانی دێرون جوانی گیان لە عشق دوورایم نازایانی دێرون ئەی هاوایەر لە عشق دوورایم گشکایەتێک مەیەن تۆیم بە یار دەزایانێم بە دۆستی وایە فایە نازەنین کردار دەزایانێم بە دۆستی وایە فایە ئەی هاوایەر کردار دەزایانێم Kruipelkamp? Kruipelkamp? Ja, dat is. لا لا حلال kruipelkamp. Dat is goed. بەڵێ هاوڕانی خۆشەویستمەوەی کە دینیتان بەشێک بوو لەو دیمەنانەی کە قەرار بوو بۆی خۆشەویستی گوازمانێ ئینشاڵڵا لەگەڵمان ببێنەوە تا دیمەنی جوانترتان بۆ گوازمەوانێ طبعا دوایەوەی کە چوونی نوێژەکەشمان کردێنەوە خوارەوانە بۆ تاگەی سەرسول پشت بەخوا لێش دیمەنی تایبەتیمان دەبێت بەخێر بێن بۆ ماوەت و سەرسولی شیرین دست خواب لش صاف يا لش صاف يا اخو گشکایەتێک مەیەن تۆیم بە یار دەزایانێ ئێرە کوێستانی ئێرەی ماوەتە شتێکی سروشتی جوان کردار دەزایانێم بە دۆستی وەفایەر ئەی هاوایەر کردار دەزایانێ
شلون كورينا ما شاء الله والله هاوران خۆشەویستم ئەوەی کە دێنیتان بەشێک بوو لەو فیستیڤاڵە کوردیەوەی کە بۆ ئێوە خۆشەویستم باس کرد ئینشەڵڵا طبعا یەکەمین تێست گەنمە کوتاو بەخێر بن بۆ سەرسوول یەکێک لەو خواردنەوەی کە من بەردەوام حەزم لێیەتی گەنمە کوتاوە نەزایانی دێرون جوانی گیان لە ئیشق دوورەیەم نەزایانی دێرون ئەی هاوایەن لە ئیشق دوورەیەم گفتایە جسمەیەن بۆیۆم بەیان بزایانەیەم بدوستی وایە فایە نازنین کردار دەزایانەیەم بدوستی وایە فایە ئەی هاوایە کردار والله هاوران خۆشەویستم دوای بڕینی 88 پلیکانە بەهۆتەی ژبان پرێس لەگەڵ حەمە پرێسە لایک مافاندا توانیمان پلیکانەکان بڕین و بێنە سەروانێ ئێستا وردەوەدا ڕێەکەینەوە بەڕۆینەوە بەڕەو کوێ خواردەمەنی کوردەواری خواردەمەنی کوردەوارێکە بریانی کفتە بریانی بەڵێ هاوڕانی خۆشەویستم دوای کە گەڕاینەوانە بۆ فیستیڤاڵی خواردنەکە بەتەمای تین شتە خواردنی شتە بەلەفە و چایەکەوانێ بێوە ناخۆشەڵات لەگەڵ حەمە پرێس و شڤان پرێس لا شبان طبعا هاورانی خۆشەویستم کە دانی هاتی بوێرە شبان ما ساردیە پێیاکەین وەرە چۆڵ بەڵام ئێستا بینم وەرە پیاکە ڕەباڵغیەکی زۆر هاتوۆتە پێشوانی و خەڵکی زۆر وەختێکی زۆر بەشداری ئەم فیستیڤاڵی کردووە بەخێر بن بۆ کوێ بۆ کەمالەوەکان سەرسوول جوانی مەکروی ورایم نەزایانی دێرون جوانی گیان لە ئیشق دوورەیەم نەزایانی دێرون ئەی هاوایەر لە ئیشق دوورەیەم گشکایە تێکمەیەن تۆیۆم بەیار دەزایانەیەم بدوستی وایە فایە نازنین کردار دەزایانەیەم بدوستی وایە فایە ئەی هاوایە کردار دەزایانەیەم جوانی مەکروی ورایم نەزایانی دێرون جوانی گیان لە ئیشق دوورەیەم نەزایانی دێرون ئەی هاوایە لە ئیشق دوورەیەم گشکایە تێکمەیەن تۆیۆم بەیار دەزایانەیەم بدوستی وایە فایە نازنین کردار دەزایانەیەم بدوستی وایە فایە ئەی هاوایە کردار دەزایانەیەم هەڵە هاورانی خۆشەویستم ئەمە لە نزیکە بین و لە نوێژی جومعە بەڵام پێش ئەوەی داغڵی ئەو بین بچین بەرەو مزگەوت پێم خۆش بۆ چیرۆکی کەڵەشێرتان بۆ جاری دووەمە باسکەمانی کە ئەم کەڵەشێرە بە نسبەت خەڵکی ماهاتەوانێ نیشانەی خۆراگری و ئازایەتی و لێهاتوویە و قارمانێتی خەڵکی ماوەت بۆ ئەم کەڵەشێرە دەرخات کە وەختی خۆی سپایك هاتووەتە ئێرە و ئەم کەڵەشێرە
بۆتە هۆی ئاگادارکردنەوەی دانیشتوانەکەی شاری ماوەت بۆ ئەوەی کە تووشی ڕووداوێکی نەخوازەرەوە نەبن کە ئەو سوپایە بەسەری هێناون. ئەمە چیرۆکی ئەم کەڵەشێرە بوو کە خەڵکی ماوەت زۆر شانازی پێوەکە نیشانەی ڕێز و وەفا و ئازاتیە بۆ کەڵەشێرەکە وەکو باسی شەکەن دەڵێن وەکو باسی شەکەن دەڵێن تەنانەت خواردنی کەڵەشێریش لە هەندێک شوێنی ئەم ناوسەیە لەلایەن هەندێک ماڵە ئێشتا وەکو نەریت ماوەتەوانێکە لەسەر خۆیانی حرام کردووە کە نەیخۆن. ئەمەش وەکو وەفاداریەک بۆ کەڵەشێر کە ئەو قەدەری لە کۆڵکردوون لە کاتی نوێژ هاتووە و بە کاتی ماوەت ئیشاڵڵا ڕێی نوێژەکەمانەکەی نەبێ بەڕیایی ئیشاڵڵا لە دوای نوێژەکە ئەچینوانێ بۆ کوێ بەرەو فیستیڤاڵی خواردەمەنی کوردەواری لە ماوەتی خۆشەویست. ساڵێکی تر بیرتان دەچێ بەشداری ئەم چالاکیەکەن بۆ ئەوەی ئێوەش سوودمەند بن لە سروشت و ئەو خواردنە کوردەواریانی کە دانیشتوانی ماوەت پێشکەشی خۆشەویستەکەن. بێچارە کردم دڵسووتاوە لەوێدایە زۆر لە فدبادەی شاکێنێ بە چۆسان و بەوێدام دانجی بولگول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بەدێ و ئایا ڕێ بەندە بۆیە شێد بۆ دەوێدام سێم بۆ لەیدام دڵێنشی پڕ ناخێنەوە دەنگی فرینگان دێن لە هەوای دڵێن کوردستان چی دێنەوە شەوداوتیان تێکڕادەکرد لا لە بەدەستایان وەکو بە ماسکردن ئێمە حالەن لە سەرسوولین فیستیڤاڵی خواردەمەنی کوردەواری لە ماوەتی شیرین یادار ساڵێکی تر ئێوەش بێن چێژ لەم سروشتە ببێن و وارەوەها خواردەمەنە کوردەواریەکانیش تێستکەن و بیکڕن تاقی بکەنەوە ڕێز کاکشوان. بەڵێ هاوڕانی خۆشەویستم لە چیرۆکی ئەم کەڵەشێرە کە مێژوێکی دوورودێژی هەیە بۆ خەڵکی ماوەت بەردەوام نییە کاتێکە ئێمە ئێرە ئەم چیرۆکە بۆ ئەو خۆشەویست دووپات ئەکەمەوانی. طبعا من بەڕاستی ئەگە پێیان نێر بوومە بەڕاستی زۆر بەوەردی دانیشتوانی گوندم لە دوان لێوەرەگەت و وەکو نەریتێک و کارێکی خۆم بەردەوام لەسەر ڤیدۆکارم زۆر حەزەکەم یعنیە زۆر حەزەکەم چیرۆکەکان وە خۆی وازمانێ بەڵام ئێمە چونکە تەنیا لە چەناڵی یوتیوبەکانی خۆمانەوە بووە بڵاویەکەینەوانێ بۆیە هەر ئەوەنەمان لەسرە کە بە کورتی پامەکەن. بەڵێ هاوڕانی خۆشەویستم دووە داگەڕێنەوەوانێ بۆ شوێنی فیستیڤاڵەکە فیستیڤاڵی خواردنەکە ماشەڵڵا ئەمڕۆ کامێرەمان لەگەڵا تۆ سێری و هەمووە وشە پرێس هەمە پرێس بەڵێ هاوڕێیان سڵاوتان لێبێ ئەمڕۆ هاتین بۆ قەزای ماوەت قەزایەکی دڵژیر و خۆش و فراوان و ماشەڵڵا کوردستان چی تۆ کوردستان حەمەی هەمە پرێس والله 250 دۆستی. بسم الله وڕێوەدا سەرەکەین بەرەو فیستیڤاڵی خواردنەکە.
ما تامێکی هاوڕێمزان خۆشە لە ماوەتم مە لە زەتە بەڵاسی طبعا بێەوە ناخۆش دوو دانێک یابراخیشم فسۆدە سەری بێەوە ناخۆش طبعا دەست خۆش بەخێر بێن بۆ تاگەی سەرسوول تابگە جوانەکەی سەرسوول باش ئەوە سەرسوولە بەڵام ئێوە چیە ئەمە خەمەلۆکێ بگورە بەخێر بێن بۆ خەمەلۆکە دا تابگەی سەرسوول طبعا بەڕاستی هاوڕێن خۆشویست باوە تابگەی سەرسوول خەمەلۆکە بێخزمەت گوزاری زۆری پێوە دیارە طبعا ئەم شوێنە ئەکرێ بکرێ بە شوێنی ناوچێکی گشتیاری ئەزگار قەشنگ ئەمە لە هەزوڵاتێک وایە سوودیان لێبینی وەکو سەرچاوەکی دەهات بۆ کەرتی گەشت و گوزار بەداخۆ لەم وڵاتەیە هیچ شتێک قیمەتی نییە انشاءالله وەردەوەدا ڕێکەوین بەڕۆی بەرەو خوارەوە بۆ تاپگەی سەرسوولیش بەڵێ هاوڕانی خۆشویستەمەوەی کە دینیدان ئەمە تاگەکەی سەرسوولە تاپگێکی زۆر جوان و قەشنگ لە دەوروبەری مانگ 5 و 6 و لە دەوروبەری مانگی 6 تر ئاواتێ بە تەواوەتی کەمەکاتەوەنی من زانیاریم هەبێ هیوادار زانی دەچین دەرەش نیمەرێکی جوان بۆی خۆشەویست گواستێتوانێت لەگەڵ مادینێنەوەنێت تا وەتایە ڤیدیۆ و ئەمە بەخێر و زۆر بەسلامە خۆشەویستان کاراگرین بۆ یوتیوبەکەی ئابم زۆرە ڤیدیۆی سەرنجڕای گەشەدات یەکەمین تێستی فیستیڤاڵی خواردەمەنی کوردەواری سەرسوول لە نوکتا و هاوڕێی خۆشەویست بێوە ناخۆش بەڵێ هاوڕێنی خۆشەویست لەگەڵ هاوڕێیان وردە دوای فیستیڤاڵی خوارد خۆمان بەجێشت طبعا سەریان لێینەوە نێتە وردەوە داچین بۆ کوێ بۆ تاگەی سەرسوول وەرە لێرەوە کاکە لێرەوە وەرە برام بە شۆ ڕۆی یەکەمین دە حەزی بڕۆین ئەوانە بڕۆ پشتەوە جار بگوژێنە ڕامی عشقیم جوانی مەکڕوی و ورایم نازایانی جێرون جوانی گیان لە عیشق دوورایم نازایانی جێرون ئەی هاوایەر لە عیشق دوورایم کسکایە تێکمەیەن کۆیم بە یار دەزایانیم بدوستی وایە سایە نابنین کردار دەزایانیم بدوستی وایە سایە ئەی هاوایە کردار دەزایانیم جوانی مەکڕوی و ورایم نازایانی جێرون جوانی گیان لە عیشق دوورایم نازایانی جێرون ئەی هاوایەر لە عیشق دوورایم کشکایە جدمەیەن کۆیم بە یار دەزایانیم بە دۆستی وایە سایە نازنین کردار دەزایانیم بە دۆستی وایە سایە ئەی هاوایەر کردار دەزایانیم
باوەڕتان هەبێ هاوڕێن خۆشەویست ئەو بەردابینی هاوڕێیانم لە گروپی شاخەوانی ڕاپەڕین و لەگەڵ هاوڕێم کاکدانە بەژێر ئەو بەردەیە تێپەڕیون و مەلایان کردەوە بەڵام ئێستا بۆی زۆری ئاوەکەوانی کە خۆی گۆرە سپاس بۆ تۆ خۆیان و نەحمەتی پێ بەخشیوین ئاو بە جۆرێک زیای کردووە کە مەترسێکی ئێجگار زۆری هەیە کە هیچ کەسێ نابێت لە ئێستا مەلە بکات لەم ئاوەیە. هەڵە هاوڕێنە خۆشەویستم لە کۆتایی ڤیدیۆکەتە هیوادارم توانێت بێتم دیمەنێکی جوانی بۆی خۆشەویست گواست بێتوانێ. ئەلیکە سەلام برایگان تا بڵۆشێکی تر و گەشتێکی تر سپاردەی خوا بن و هیوادارم ئەم چالاکیانە لە گەشت ناوچە کوردستانیەکان برەوی پێ بدرێت و بۆ خزمەتی گەشت لایەکمان تا بڵۆشێکی تر سپاردەی خوا بن ماڵاوا بێ. عشقت بێت چارەڕای کردم دڵسوتاوە دەوێدایە زۆلفت بادەی شاکێنێ بە چۆسان و بەوێیەدەم دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە